بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، ئەم جارەیان لە گەوهەرەکانی لاشەیە ئەچینە ناو قۆڵایی لاشەوە لە ڕووکەشە یەکێ لە سەدەفەکانی لەش دەرەهێنین و زیشانەکەین بۆ ئەوەی کە بیکەین بەتەوەرە و باسی ئەمڕۆمان هەتاوەکو لە دەوری بخولینەوە. لەمڕۆیە جیاواز لە ڕۆژەکانی تر باسی ئەندامێکی گرنگەکەین کە خوای گەورە بە ئینسانی ئەبەخشێ، بەڵام لە هەردوو جەمسەری تەمەنیا لێی وەرەگرێتەوە و لێ بێبەشە بێ. باسی ئەندامێکەکەین کە دوو جار بە دوو پاکجی جیاواز بە فری ئەماندرێتێ، بەڵام بەداخەوە پاکجی سێممان پێنا بەخشرێ ئەگەر نەتوانین پارێزگاری لێ بکەین. ئەندامێکە کە هەمومان لە ژیانی خۆمانە جارێک یاخود چەند جارێک بۆ نەخۆشین و بۆ جوانکاری ئەم بابەتە سەردانێکی پسپۆڕ و کلێنیکێکمان کردووە. ئەندامێکە کە ئەگەر هەموو ئەندامەکانی تر بەجوود دروست ببن، ئەم ئەندامە بە چوار چارەکی دروست بووە و ئەبەخشرێ. واتە لە جیاتیەوەی کە دوونیوە بێ نەخێر، چوار چارەکە: سەر و خوار، ڕاست و چەپ. ئەندامێکە کە ئەوەندە بەقووەتە کە هیچ کاتێکیش فولاز و پۆڵا ناتوانن شوێنی پڕکەنەوە. ئەندامێکە بە مەعنای کەلیمە سەرسەختە و کەلەکەی و سەرەکەی جیاوازە شوێنەکانی تر بەرگەی هەموو پیاکێشان و ڕاکێشان و بەرکەوتەیەک لەگەڵ ژینگەیە ئەگرێ. ئەندامێکە بەم گرنگیە، بەم گەورەیە و ئەزانم هەرکە دەمم کردەوە زانیتان باسی چیەکەم. ئاخۆ نایبینن ئەمە ئەو ئەندامە، عەفوەن ئەمە ئەو ئامێرە گرنگەیە کە ڕۆژانە ئێمە بەکارهێنین و نایاڵین ئیسراحەت کات، جا بە قسە بێ، یاخود بە خواردن بێ، یاخود بە جوانی بێ کە خوای گەورە جەمالیەتێکی بەدانەکان داوە بە لاشەی ئینسان. خۆشەویستەکانم، ئەم ئەندامە گرنگە هەروە سادە و ساکار نییە. هەروە بزانی ئێسکێکە و ڕقە و ئەلێرە چێنراوە و مێخێکە چوە بە ناخی شەویلگەکانە. نەخێر، ئەگەر وا حاڵی بووین ئەو بەڕاستی ئیشی ئەم پیاوانە، ئیشی ئەم مختەبەرە گەورەیە، ئیشی یەک کۆلیجی گەورە کە پێوتێ کۆلیجی ددان 5 دانە ساڵ بەس شتێکی ئاوا ئەخوێن. سەگەنە منەمەوێت لە شەندەقەیەکا بۆ جەنابتی ڕوونکەمەوە بزانین ئەمە چییە؟ ئەو سڕە چییە کە کۆلیجێک بەرامبەر کۆلیجی پزیشکی و بەرامبەر کۆلیجی دەرمانسازی دانراوە بەس ددانە خوێنن، هەمووشی هەر 32 دانە، لە مناڵیشا 20 دانە، 2 دانە سێتە و تەواوە بێت. ئەوە خێرە ئەو نەپێوی مەشغوڵن؟ نەخێر، ئەوە خێرە دواتر ماستێر و دکتۆرا، ئەوە خێرە ئەو هەموو بەحس و ئەو هەموو مەحاولەیە، ئەوە خێرە مەعرەزێکی تایبەت بەخۆیان هەیە و لە پێشنگەکانە شت عەرزەکەن، ئەوە خێرە ئەو هەموو مەعامیل و ئەو هەموو ئامێرە گەورەی لە پشتیانەوەیە. هەمووشی ئێوێ تەقلیدی چی بکاتەوە؟ تەقلیدی ئەوە بکاتەوە چۆن دانێک هاوشێوەی دانەکانی ئینسان دروستکە. بەڵام هەیهات بەڕێزەکانم، ئەم دانە بەسیتی کە من و تۆی بینین لە دوو بەشی سەرەکی پێک هاتووە کە بەشێکی پێوتێ کراون، تاج، بەشێکیشی پێوتێ ڕەک. یعنی مامۆستا ئەمە تاجە، بەڵێ ئەمە بە تاجی هیچ مەلیکێ ناگۆڕێتەوە. کام تاجەی لەسەر دنیاە ئەڵێی زۆر زۆر بە نرخە، بەقەدەر ئەمە لای من بە نرخ نییە و بەقەدەر ئەمە نەخش و نیگاری تیانە و بەقەدەر ئەمە گرنگی لە ڕووی هەندەسیەوە نییە. بۆ چکە ئەم مادەیە لە کالیسیۆم و لە فۆسفات و لە کۆمەڵە مادەی تر پێک هاتووە کە ڕێژەکەی ئەگاتە لە 95 بۆ لە 109، 1 تا 4% ئاویتیایە. تەنها ئەمە جەبلەکەی پێگیراوەتەوە، تەنها مادەکانی پێ خەڵت کراوە. ئەژنا هەر هەمی مادەی ڕقە فولاز بێنی بەقەدەر ئەمە بەقووەت نییە. کام مادەی لەسەر دنیاە عولەمایانە فەرمون بەقەدەر ڕووکەشی ئەم دانا کە پێوتێ مینایدان، بەقەدەر ئەم ڕووکەشە بەقووەت نییە. وازە جوانەکەی بێنە، وازە سافیەکەی بێنە، واز دەوە بێنە کە تۆ فڵچی پیانی یاخۆ سیواکی پیانی هەستی پێ ناکەی کە ئەمە کرژیەک هەبێ یاخۆ زبریەک هەبێ. بەو جوانیە خوای گەورە دروستی کردووە کە هەندێکمان لەوانەیە تا ئێستاکەنە چیتیا سەرف کردبێت تاوەکو ئەم دانانە بەم لە ماعی جوانیە دەرکەون. بەڵێ خۆی جوانن، خوای گەورە بۆ جوانیش و بۆ شتی تریش دروستی کردووە. بەڵام دەستم دامێن تانها بۆ گاز بەکاری نێنن ها، چونکە گاز خراپترین گازی ئینسانە. دەمی ئینسان پڕە لە میکرۆب
و خوا نەخواستە گەر چووە ناو لەشی بەرامبەرەوە کاتەوە گەورەتی مشکلی ڕۆیە لەبەرەوە ئەوە شەکی قورسە تەنها بۆ دەرەوەیە بۆ ناو ماڵ تکام وایە بەکارنایە بە تایبەتی لە بینی هاوسەرەکانە. خۆشەویستەکان و ئازیزەکانم، ئەمەی کە من و تۆ ئەیبینین لەژێر ئەمەوە چی هەیە، لەژێر ئەم مادە بەقووەتەوە چی هەیە کە بەو شێوە ڕقا دروست بووە وەقابلی شکان نییە، وەقابلی تێکچوون نییە مەگەر ئیلا سبحان الله خراپی بەکارهێنان وای لێ بکاکە ئەم مادەیە خوا نەخواستە زەرەر بێنێ. لەژێر ئەمەوە ئێسک هەیە، ئەم ئێسکە لەم تۆزێ نەرمترە بۆ ئەوەی کە سەدمەی ئەم بخواتەوە لەژێرەوە لەسا 70 ڕقی ئەمیتیایە. ئەم مادەیە خوێنی بۆ ئەچێ کە پێوتی عاج، ئەم مادەیە هەستی تایە وڵایی زۆر سارد بوو یەکسەر هەستی پێەکەیت. بەچی هەستی پێەکەیت؟ بەو دەمارە خانانەی کە لەرنەیە خوای گەورە بۆی دروستی کردویت. هەستەکەیت ئەگەر دانێ بتوێ زۆر تونکەیت یەکسەر لێ بەسە دان تەشکێ عەزێ تێبێ ئەو نەقووەت مەکە یەکسەر میکانیکەکە و پێڵێ یەکسەر حاسەیەک تیاتێ ئەڵێ تۆ ئەو نە پاوەند زەختێک کردووە بۆ نییە لەوە زیاتر دەمداگریت. ئەمە چی هەستی پێەکە؟ ئەمە ئەی ئەم لە شووی هێنا لە پەڵپەوەی هێنێ لە کرۆکەوەی هێنێ. کرۆکی دانی ئینسان خۆشەویستەکەم خوێنی تایە، بەردەوام خوێن بۆ ئەم شوێنە ناچێ. خوای گەورە خوێنبەرێک یاخود دوو خوێنبەری بۆ هەردانێ دروست کردووە، دواتر یەک خوێنهێنەری گەورەی لێ دەرەکات دوایی هەستی تێبردووە. هەستەکەش تایبەتە، هەستی چێژ نییە نەخێر، هەستی بەرکەوتن و زەخت و ساردی و گەرمیە فول ستۆپ بۆ ئەوەی کە سنووری خۆ بزانیت. دواتر کە دانێکی ئەشێڵێ دکتۆر جەنا ئەو دانەمە ئەمە لە چۆوە هات؟ ئەم دەمارە لە مێشکەوە دێت بەناو کوێیە؟ حەزەکەم باش بزانن هەروە بە شێوەیەکی سادە و ساکار وەڵا دانێکە مەڵکێشە نەخێر. ئالێرەوە کە تێپەڕ بوو یان لێرەوە تێپەڕ بوو بەناو ئەو ئێسکە ڕەخوتەقەیە تونێڵە کات. تونێلێکمان هەیە شانازی پێوەکەین و وارمان لێوە برد و سیارەمان لێوە دەرکرد و نەخێر. ئەم تونێڵەیەکە کە لە تونێڵە زۆر وردەکانی لاشە چی پیا بردووە خوای گەورە؟ ڕێک بۆری خوێنی تیا بردووە، دەماری پێ بردووە، بۆری خوێنی لێ دەرهێناوە، لیمفی بۆ بردووە، لیمفی لێ دەرهێناوە بە شێوەیەکی زۆر محکەمانە. پێش جەنابتان لە مهندیسێکم پرسی وتم ئێوە ئەو پایاڵانەی کە دایەکتن ئەتوانن تونێڵی تیا بەرن؟ وتی تا ئێستاکەنە شتێکی وامان نییە، شەفتمان هەیە لە دەرەوەی پایەکانەکرێ. سبحان الله خوای گەورە ئەمەی لە ئینسانا دروست کردووە بۆی هەموو دانێ بێ هەستی تیا بێ، هەموو دانێک ئەبێ زیندوو بێ. دانی بڕغومان نییە لە خەڵقی خوای گەورەیە، دانێکمان نییە ئابۆ شێوەیە چێنرابێ و بۆ شێوەیە دواتر سلاک بێت و شوێنەکەی شل بێتەوە. بۆیە ئەم دانا زۆر بە مەحکەمی ئەم ڕەگی داکوتیوە بەناو چییە؟ ڕەگی داکوتیوە بەناو شەویلگەیە. ئەی مامۆستا ناکرا هەر ڕێگی دانەکوتای هەر خۆی سابت وایە کوێ سپێڵم تاقمیست نەخێر. ئەگەر ڕەگی دانۆکتایە بۆ هەر 32 دانێکە ئەتەویست یەک دانی دەربێنی ئەبایە شەویلگە و هەڵوەشانایە، ئەبایە ڕێک ئێسکەکە و بقرتانایە تاوەکو بتوانین دانەکە دەربێنی. لەبەرەوە خوای گەورە چی بۆ دروست کردووە؟ ئالەم دەوروبەرەی ڕێگەیە چی بۆ هێناوە؟ چیمەنتۆی بۆ هێناوە، چیمەنتۆیەکی بەقووەت پێوتێ سیمنت. ئالێرانشا بیس ئایزۆلیشنی بۆ داناوە. یعنی چی؟ یعنی ئەو مادەیی کە بۆ زیلزال بەکارەهێنرێ، ئەو پایی کە دائەنرێت و بینای لەسەر بنراتە دێت و ئەگەر پایەکە جوڵا وەکو ڕەبەڵێک وەکو سپرینگێک ناڵە بیناکە زەرەر بێنێ. ئالێرانەیە خوای گەورە مەجاڵی ئەو نەی جوڵی بۆ دانەکە هێشتوتەوە ئەگەر خوا نەخواستە شتێکی بەرکەوت تووشی کێشە نابی، تووشی مشکلە نابی، دانەکە ڕق نییە. ئەمە مەجای زەربە خواردنەوەی هەیە لە پڕێکە بەخوازانم بەرد بوو ئەی خوا ئافوکاڵی بنجەکە نەبژارد بوو بۆ یەکسەر ئەی ئەم زەربەیە چێ ئەی خوات؟ ئەم زەربەیە هەموو ئەمانە ئەی خۆزنەوە ئەگەنا لەگەڵ هەموو دانانێک بەو قووەتەی کە دانی پیانیت دانێک تشکا. بۆی خوای گەورە وای دروست کردووە کە ئەمە مەجای تیا هەبێت. چیمەنتۆیەکی شل دوایی بەرگێکی بەدەورا دروست کردووە ئەم دانا هەڵناکەندێ مەگەر بە زەختی پلایس و بە زەختی دەرهێنان و بە زەختی بەنج و ئەوە خوای گەورە ئەلێرنەیە وەکو مێخ شانوێتی بەناو شەویلی ئینسانە بەسەر و خوارەوەیە.
سبحان الله خۆشەویستەکانم. دواتر ئەوەی کە باسمان کرد ئەم دەماری خوێن و ئەم دەماری هەستە کە دێن بەناو ئەم ڕێگەی دانا ئەچنە ناوە مەکونیتیایە ئەم شەفتان و ئەم کۆرە لە ناو دانەکە خۆیان کراوە بە کەماڵی ئیسراحەت لەژێر زەختێکی زۆرە. سبحان الله مسەرم لە یەکشت دەرناچێت ئەم دەماری خوێنەکە ئەچێتە ناوە لەژێر زەختێکی زۆر ئازان بۆی کە بتوانێت خواردن و پێداویستی بگەێنتە هەموو ئەم دانە ڕقا لەبەرەوە زەختەکەی بەرزە. شتێک تیشتان پێ بڵێم مەجای ئەوە نادا وۆتەرپروڤە یەک میکرۆب چێتە ژوورەوە. ئەگەر ئیلتیهاب لەناو ئەم دانەیان لەناوە ڕووبا و خوێنە بۆری خوێنەکە گیرا تووشی کڵۆت بوو کۆتایی پێدێ لەبەرەوە نابێ میکرۆب داخلی ئەم دانە بێت. خی گەورە وای دروست کردووە لەژێر ئەم زەختەیە میکرۆبیش تەحمل ناکاوە چێتە دەرەوە. لەمە سەیترتان پێ بڵێم بۆری خوێن کە ئەچێتە ئەم دانەوە لەگەڵ بۆری هەستا سیمپەسەتیکی تایە ئەو ڕێژەی خوێن بۆ دەمارەکە لە ناوە ڕێکەخە. یعنی هەروانیە دەمارە ڕۆیشت بێ بە بێخاوەن لەگەڵیشیە کارەبایی بۆ چووە دەماری بۆ چووە ئەڵێ خوێن زیادکە خوێن کەمکە ئەو دانە هەڵکێشرا بیگەسێنەوە بە کەیفی خۆی تەحەکومی پێ ئەکا دەمارێک کە مرد تواستی پێ ناکەین. دەمارێک بۆ بۆریەکی خوێن لە ناو کرۆکی دانا ئەمە بکە بەڕاستی هونەرە. بەڕاستی خۆشەویستەکەم کە ئەمە نامێنێت ئەجا ئەو کاتە بیرەکەینەوە لە جیاتی ئەمە ئەبێت چی بکەین ئەبێ بڕخویە دابنین پارەیەکی زۆر ئەزێتێکی زۆر هەتاوەکو بڕخویەکی ئاوە دوایی دوعا بکە کە شل نەبێتەوە کە سلاک نەبێت ئەم دانی ڕاگرت بێ. دواتریش دانێکی بێهەست دانێکی بێنەست دانێکە کە هیچ کاتێ هەز ناکە ئێمە بەشێکە لە تۆ بۆیە پەروەردگار کە ئامی بۆ دروست کردووی هەردانێ لەمانە بۆ خۆی پاشایەکە مەلیکێکە تاجێکی بەسەرەوەیە بەڵام شەردەوەیە قەدری بزانی. ئێمە ئینسان کە ئەگەینە 50 ساڵ دوای 50 ساڵ بە معدل 12 دانوان هەڵکێشاوە هەر دانێکی شەڵەکێشیت بار بۆ دانەکانی تر دروست دەکات. هیچ کەسێکیشان ناتوانن بار بوویکەنەوە چۆن چکە لۆدی ئەم دانە خرەیە بۆ جوین دروست بووە ئەمەی پێشەوە بۆ بڕین دروست بووە ئەمەی پێشەوە کەڵبەیە ئەوەی تریان پێش خرەیە هەر یەکیان کاری خۆیە کات. خی گەورە بە شێوەیەکی ئەو نەجوانڕێکی خستون هیچ ئەندامێکی تری لاشەمان ئابە و شێوەیە نییە کە لە جووتێک پێک نەهاتێ بێ بەڵکو لە دوو جووت پێک هاتبێ ئەوەی لە خوارەوە هەیە ئیسیساخەکەی ڕێک کۆپیەکەی لەسەرەوە هەیە ئاب و شێوەیە نەخێر نەک هەر ئەوەندە ئەوەی لە لای ڕاست هەیە کۆپیەکەی لای چەپ هەیە یعنی چوار چارەکن ئەمانە بە شێوەیەک ئەو خوایی ئەو خاڵقەی ئەو پەروەردگارەی ئەم دانەی لێرە چاند کە دانی بڕەرە و مشارەکەیە ئەبێ بیبڕێ و ئیشی خۆیەتی بەرامبەری مشارێکی تری داناوە کە بتوانێت ئاوا هەرچی شتێ هاتە بەردەمی بیقرتێنێ غەیری زمانی خۆی نەبێ. سبحان الله چەند وردەکاریە چەند عەزیمە چەند بەقووەتە ئەم دانە. دواتریش ئەیا بە بەشەکانی پشتەوە ئەنجاڵێت جوان جوان بیهاڕن بیەن لە مەکینەکە بیەن لە بەرداشەکە بەخرێکان جوان جوان ئەگەر یەک دانە لەمانە نەما دانەکانی تر تێکەیە دواتر شەویلگە و ئازارێ بێکەن ئانەخۆیت. بۆیە خی گەورە بەسێتێکی کامل بە پاکچێکی تەواو بۆی دروست کردویت بۆی کە قەدری بزانیت و ئەم ماسوولکانش و ئەم نەک هەر خۆیان بەقووەتن. خۆشەویستەکانم دان تەنیا بۆ خۆی بەقووەت نییە ماسوولکەکەشی کە پێوە بەندە ماسوولکەکەش بەقووەتە. سبحان الله بەقووەتترین ماسوولکەی لەش لە هەندێک کتێبەکانە ئەڵێ ماسیتر ئەمەیە ماسوولکەی جوین ئەوەیە کە مامۆستاکان ئەڵێن باوری مامۆستا بەڕێزەکان مەلایەنی خۆمان ئەفەرمونون تێرخواردن نییە بەس ماندووبوون هەیە بەڵام سبحان الله ئەم ماسوولکەی ماندوو نابێ هەر ئەهاڕێ و هەر ئەجوێ و هەر لێ هەلمی مەزید هەر لێ ئاشەکە هیچی تر ماوە پیا بکەم هیچی تر هەیە بیخۆم هیچی تر هەیە. ئەمەیە بەڕێزەکانم کە بەقووەترین ئێسک بەقووەترین ماسوولکە بەقووەترین شەویلگە خی گەورە بۆی دروست کردویت هەتاوەکو بتوانیت ئیشەکانی خۆت جێبەجێ بکەیت و فەراهەمی بێنی پێی. بۆیە ئەکرێ ئیشێکی تری پێ بکەین ئیشێکی لەمە جوانتر شێکی لەمە چاکتر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي عضوا عليها بالنواجذ. أفرميت سنتي من بقرن سنتي من تن بقرن يا يحيى خذ الكتاب بقوة
ئەفەرمێت سنەتەکەی من تون بگرن، سنەتی خولەفای ڕاشیدین تون بگرن. چۆن تون بگرن؟ ئاوا لە دەستان نەچێت، کەس ناتوانێت دەست بۆ قورئان بەرێ، لەبەرەوە خودی الکتابە بقووە، کەس ناتوانێت هێرش کاتە سەر قورئانەکەمان، چونکە خوای گەورە پاراستوێتی. ئەی سنەتی پێغەمبەر و سنەتی سەحابەکان خەڵکێکی زۆر دەم هەراشەیە، دەمی تێکوتن، لەبەرەوە بێ ئێمەش هەر بە دەممان بیگرین. بۆیە فەرمێ عەضوا عەلەیها بالنەواجذ، بدانەکانتان دانی پێشەوە بەخرێکانی پشتەوە بیگرن، چونکە لە کاتێکا تۆ زەختەکەی بەدەست چەند پاوەنەکەی 20-40 زەختی ئێرە 90 کیلۆگرامە لە کاتێکا زەخت لە هەر شتێکەکەی، شتێکیش بەدانگیرە بە هیچ شتێک کوردەڵێ لە قوڕگی شێرایە تازە نایەتە دەرەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەم ئەندامە ئەبێ بۆ کاری خۆی بەکار بهێنرێ و بزانین نیعمەتێکە لە هەردوو جەمسەری تەمەنا، لە کاتێکا شیرە خۆین نیمانەش کە پێویستمان پێی نییە، لە کاتێکیشا پیرە بین وردە وردە هەم پەڵپەکە و هەمیش دەمارەکان زەعیفە بن و لاوازە بن، بۆیە بینی لە پیرە دانەکەی هەڵەشاوە لەوەر یەکتری و هەمووی دەرکەوتووە ڕێگەکەی کەچی ئازاریشی نییە، چکە دەمارەکەشی لەگەڵ خۆیان پیر بووە. ئەمە حکمەتێکی خوایە بەڕێزەکان، و ئەم دانانش ئەو دانانن کە تا ماوەیەکی زۆر ئەمێننەوە بگرە دوای ملیۆن ساڵ ئەو شوێنەوەرانی کە ئەدۆزیرەنەوە، سوبحان الله بینی دانەکەی نەفوتاوە. ڕۆژێ دێ دانەکانی ئێمەش ئاوای لێ دێ، ئەوەی کە لە بەردەستمانایە با بتوانین ئەرکی خوانی پێجێبەجێ بکەین و شکرانە بژێری ئەوە بین کە بووی چاندوینەتەوە. مەبەستم دوکتۆرە بەڕێزەکان نییە، مەبەستم خوای هەمومانە، پەروەردگاری ئێمە و دکتۆرەکانە کە ئەم دانانە بەم شێوە جوانە، لەو شێوەیە کە خۆی ئێوێت، لەو فەنکشنەیە کە خۆی ئێوێ، لەو دیزاینی کە خۆی ئێوێ، کە هەتا ئیستاکێنش هەموو ئەم مختبەر و ئەم وردەکاریانە تەنها ئەیانەوێت لاسایی دروستکراوەکانی خوا لە دروستکردنی دانا بکەنەوە. وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت، لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت، کە ئەو لێ و ددانم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەر کەوت، و نەوزێکم شەوێدا گەیە سەرم وتی هەستە، هەتاو دوا لەسەر کەوت. لەچێ یارەب خەبەر پرسی بکەم من، کە هەر کەس بۆ خەبەر چوو بێ خەبەر کەوت. دڵم وەک شێری بێشەی شوعلە گرتوو، لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت. بە تیر ئەمڕۆ دڕی وا هەرچی پێش هات، خودا پێداوە هەر کەس بەرنەزەر کەوت. الله ئەکبەر. ئەم شێعرە خۆشە بۆ ددان و لەعل و گەوهەرەکانی پێغەمبەری خوا وتراوە صلی الله عەلەیه وسەلەم، لە کاتێکا سەحابەکان لە یێژێرنەوە کە پێغەمبەری خوا ئەو نەپێکەنی ددانەکانی دەرکەوت. واتە مامۆسا مەحوی لە مەجلیسەکەیە حزوری نەبووە، بەڵام تەسەووری گەورەی موقفەکەی کردووە. بۆیە فەرمێ کە ئەو لێ و ددانم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەر کەوت. یعنی کە دان و لێوی پێغەمبەری خوان بینی صلی الله عەلەیه وسەلەم، هەرچی لەعل و گەوهەری دنیا بوو لەبەر چاوم کەوت. بەڵێ ئەمە نەک تەنها مامۆسا مەحوی، کوردیش هەر لەمەوە ئەکرێ ئیستینتاجی ئەمەیان کردبێ کە قەدری دان بە لێوەیە. واتە ئەگەر لێوێک نەبێ پەرژینی دانەکان بێ و داپۆشرێ، دان لە هەموو شوێنێکا خۆی دەرخست و خۆی بروس کرد، لەوانەیە شتێکی جوان نەبێ. بەڵام هاوکاتیش کە دانەکانمان لێ سەنرایەوە و لێوەکان بە تەنیا مایەنەوە و چرج بوون و پیر بوون، ئەو کاتە قەدری دانەکانیش دەرەکەوێ. بۆیە تەنها قەدری دان نییە بە لێوەیە، بەڵکو قەدری لێویش بەدانەوەیە. ئاخۆ نایبێنن. السلام عليكم ورحمة الله وبركاته.